بەنای خۆی گەورە و میهرەبان، دیارە لەگەڵ ڕاگەیاندنی هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاری و کەمپینی هاوکاری غەزە لێرە و لەوێ هەندێک قسە و باسەکرێت کە گومان دروستەکە لە دڵی خێرخوازانە سەبارەت بە شێوازی گەیاندنی هاوکاریەکان بە لێقەوماوانی کەرتی غەزە. لێرە بە پێویستی ئێزانی هەندێک ڕوونکردنەوە بدەین ئێمە بۆ خێرخوازان تا دڵنیا بن لەوەی کە هاوکاریەکانیان نەگاتە شوێنی خۆی. ئێمە لە سەرەتاوە کاتێک کە هەڵمەتمان ڕاگەیان بە چەندین ڕێگە و شێواز هاوکاریمان ئەگەیان لە ڕێگەی وشکانیەوە کە ئەو کاتە دەواازەی ڕەفەحدا نەخرابوو لەوێ هاوکاریمان ئەگەیان و لەم دوایانەشە لە ڕێگەی وشکانی ئوردونیشەوە لە ڕێی چەند ڕێکخراوێکەوە هەر هاوکاریمان ئەگەیان. لە ئێستایشە ئەوەی کە هاوکاریەکان ئێمە ئەتوانین بیگەێنین لە ڕێگەی ناردن و حواڵەکردنی پارەیە بۆ ناو کەرتی غەزە بە ڕێگەی ئەپی ئەلکترۆنی کە ئەو ئەپانە هەیە و لە دنیای تەکنەلۆژیایە ئەو کەسانی کە شارەزابن ئاگادارن لەو بابەتانە. یەک لەو ئەپانەی کە پارەی پێ حواڵاکرێ USDTە لەم ڕێگەیەمە هاوکاری ئەنێرین بۆ ناوکەرتی غەزە و لەوێش لە نووسنگەکان وەرەگیرێن و پارەکە وەرەگرن. یەک لەو ڕێگایانەی ترکە ئێمە هاوکاری پێێنێرین بریتێ لە حواڵەکردن لە ڕێگەی نووسنگای حواڵەکانەوە کە ئەینێرین بۆ وڵاتی دووەم و لەوێەوە ئەنێردرێ بۆ کەرتی غەزە. پاشان پێم خۆشەوە بە خێرخوازانی دڵاوە ڕابگەێنم ئێمە تعامل لەگەڵ شەخصان ناکەین لەگەڵ کەسان ناکەین لە کەرتی غەزە بەڵکو لەگەڵ دەستگا و ڕێکخراوی ڕێگە پێدراوی فەرمیە تعاملەکەین پارەکان بۆ ئەوان حواڵەکەین ئەوانیش وەری ئەگرن و خاڵێکی کە هەر پێم خۆشە ڕوونکردنەوەی لەسەر بم ئەوەیە تا ئێستاش سیستەمی بانکی لە کەرتی غەزەیە هەر ئیش ئەکا لە بینی خۆیانە هەژماری بانکیان هەیە و پارە بۆ یەکتری ئەنێرن بۆیە ئەوە ڕاز نییە کاڵێن سیستەمی بانکی تەواو پەکی کەوتووە لە غەزە و سیستەمی بانکی نییە. سیستەمی بانکیش هەیە و هەژماری بانکیشیان هەیە بۆ خۆیان کە پارە بۆ یەکتری ئەنێرن و نووسنگی حواڵەش هەیە لەوێ کاتێککە ئێمە پارە ئەنێرین لەوێ ئەوان پارەکە وەرەگرن و کەلوپەلی پێکڕن. سەبارەت بە کەلوپەل و داخڵکردنی کەلوپەل لە ئێستاە کەلوپەل هەڵبەت بە ئاسانی داخل ناکرێ وەکو جارانی تر وەکو پێشتر بەڵکو چەندین ڕێگا هەیە هەندێک ڕێگای قاچاخە هەندێک ڕێگا ئەو هاوکاریانەی کە داخل ئەکرێن هەندێکی بە گران ئەفرۆشرێتەوە. ئێمە ئەم بابەتانە بە گران ئەکڕین ئەو کەلوپەلانە ئەو خواردانە بە گران ئەکڕین دابەشێکین بەسەر خەڵکە شایستەکەیە. ڕاستە لە ئێستاە کەلوپەل لەوێ زۆر گران بووە بەڵام تر ڕزگارکردنی کەسێک ڕزگارکردنی مرۆڤێک لە مردن بە تایبەتی بەڕاستی لە پارە بەقیمەترە بە نەرخترە بۆیە یعنی ئەو گرانی کە ئێستا لەوێ هەیە ئمە وەک میلەتی کورد پیا تێپەڕیوین لە ساڵانی نەوەتەکانە کە لەوێ ڕەنگە کیلۆیە شەکر پێشتر بە دۆلارێک بوو بێ غەزە ئێستا بە 150 دۆلارە کیلۆیە برنج بە $1.5 بۆ ئێستا بە $40 بەو شێوازە کەلوپەل لەوێ گران بووە فەردێ ئەر بە $10 بوو ئێستا بە $700 و تا $900 ڕۆی بەڵامی تر دوجار ڕزگارکردنی ئەو خەڵکە لەو برسێتیە بەڕاستی ئەهێنەیە کە پارەی بۆ سەرف بکرێ بۆ ئێمە ئەخوازین لە خێرخوازان بە دڵنیاییەوە بێن و هاوکاریەکانیان بێنن ئێمە بە ئەمانەتەوە ئەو هاوکاریانیان بۆ ئەگەێنین و بە ئەمانەتێکی قیامەتیەوە هاوکاری و پارەکان لە ئەگەینە کەرتی غەزە و خواردن و کەلوپەلەکانیش دابەشەکەین بەسەر لێقەوماوانی کەرتی غەزە. في ظل الظروف الراهنة والصعبة التي يمر بها قطاع غزة ورغم التحديات الجسيمة من حصار وقصف ونقص حاد في المواد الأساسية تواصل مؤسسة بخشين الخيرية بكل إصرار على تنفيذ مشاريع تكية الطعام لتوفير وجبات ساخنة للأسر المتعففة وتخفيف وطأة الجوع عن كاهل أهلنا الصامدين. هي رحلة لا تنتهي سعي للخير وجهتي
آمنت أن الناس للناس وتلك قناعتي. الكل غيث انهطل، كل بدوره بطل. ما المشكلات إن كل تعاضد كي تحل؟ بسم الله، باسم السلام يبتدي، لسعادة مدت يدي. حب الحياة أرتدي كي أبذل الحياة. من يرتجي كنزا ثمين قدر استطاعتي يعين. هو رابح دنيا ودين فلتنوها لله. الله نعم المتكل، أحيا بفطرتنا الآمل. نحيي نعمر أرضنا وبلا كلل. هي رحلة عنوانها أن نستمر بلا ملل. حب ويتبعه عمل. لا صيف الخير وجهتي. آمنت أن الناس للناس وتلك قناعتي. شكرا لمؤسسة بخشين. نشكر مؤسسة بخشين الخيرية ومتبرعين خليفان على دعمهم الكريم، وبارك الله فيكم وجزاكم الله خير جزاء. بسم الله الرحمن الرحيم. ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا في خضم الأزمات المتتالية التي يعاني منها قطاع غزة من حصار خانق وقصف مستمر ونقص حاد في مقومات الحياة. تظل مؤسسة بخشين الخيرية شعلة أمل لا تنطفئ، تواصل بعزيمة لا تلين تنفيذ مشروع تكية الطعام لتأمين وجبات ساخنة تسند بها صمود الأسر المتعففة وتخفف من ألم الجوع. والشكر والتقدير لمؤسسة بخشين الخيرية والإخوات الكرام الذين جسدوا أروع صور الإنسانية والكرامة. جزاكم الله عنا خير الجزاء. سأكون من يبدأ السعادة كلما حانت، حتما بأيدي الخيرين همومنا هانت. الله عون للقلوب إذ استعانت. أفشوا السعادة رغم أنف ظروفنا، لا وقت للوم ولا لفراقنا. الناس للناس وهذا عهدنا. لا تحقرن صغيرة لا تستقل، عما عليك بأن تقدم بل تسل. ما الغيث إلا نور قطرات هطل. الناس للناس، الناس للناس، الناس للناس، الناس للناس، الناس للناس. يا من عليه توكلي والمعتمد، هب لي يقينا من جلالك مستمد. لنمكن الإنسان قلبا مطمئن يسعى شكرا لمؤسسة بخشين. بسم الله الرحمن الرحيم. دیارە بەدەر لەوەی نووسینگە شۆڕشی دەستگای بەخشین خی گەورە تەوفیقی دا بە خزمەتێکی باشی دانیشتوانی ناحیەی شۆڕشمان کرد. سەر ڕای ئەوە لە سەرەتای ڕووداوە دڵتەزێنەکانی کەتی غەزە
لێرە پشتیوانەیەکی باش بۆ خوشکبراکانمان لە غەزە کۆبووەوە و هەر لە سەرەتاوە بە حەماسێکی باشەوە خواپێداوان خێرەومەندان هاوکاری ئەم نووسنگەیە بوون بۆ گەیاندنی هاوکاریەکانیان بە کەرتی غەزە. بە بەردەوامی ئێمە پرۆژەمان هەبوو لەوێ و بایی ملیۆنان دینار پارەی زۆر کۆکراوەتەوە و لێ ڕێگەی ئەم دەستگا مبارەکەوە گەێنراوەتە شوێنی خۆی. ئەگەر ئێمە بمانتەوێ دانەدانە پرۆژەکانمان و دانەدانەی ئەو هاوکاریە مادیانی کە کۆمان کورێتەوە بژمێنین ڕەنگە زۆر ئاسان نەبێ، بەڵام تەنیا دوو ژمارەتان بۆ باسەکەم کە نیشانن لەسەرەوەی کە خوای گەورە بەرەکەتێکی باشی خسووە ئەم کارەوە و موسڵمانان بە حەماسێکی باشەوە لە خزمەت ئەم پرۆژەیە بوون. ئێمە هەر لەم چەند ڕۆژەی ڕابردووە بە بەهای 42,400 $8 پرۆژەمان جێبەجێ کردووە لە غەزە. 8 پرۆژە لە مودەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە تەنها سەرڕای ئەوەی کە ئێستاکەیش بە بەهای $30,000 پارەمان ئامادەیە کە ئینشاءڵڵا ئەمڕۆ بەیانی لەم ڕۆژانەیە لە ڕێگای دەستگای بەخشینەوە پرۆژەی نوێ جێبەجێکەین لە کەرتی غەزە. واتە هەر لە نزیکی ئەم 34 ڕۆژەیە ڕابردووە بە بەهای $72,400 و ئێمە هاوکاری مادیمان کۆ کردوێتەوە و زۆربەیمان گەیاندوتە جێگای خۆی و ئەمڕۆ بەیانی ئینشاءڵڵا بەشەکانی تریشی لەوێ جێبەجێەکەین بە فەزلی خوای پەروەردگار. ئێمە تەبعاً بە ڕێگای جۆرا و جۆر ئەم هاوکاری مادیانەمان بەدەستەگات. خەڵکێک پەیوەندیەکە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە و ناونیشانمان وەرەگرێ و هەندێکیان دۆست و ئەحباب بوو ناسراوەکانن پەیوەندیمان لەگەڵ ئەگرێن و خەڵکێک لە نزیک لە دوور و هەندێک لەو خێرخوازان لە دەرەوەی ناحیەی شۆڕشیش پەیوەندیان پێوە کردوین و لە ڕێگای ئێمەوە ئەم هاوکاری مادیانیان گەیاندووە. چەندین نمونەی جێسەرنج هەیە لەو هاوکاریانی کە بەدەستی ئێمە گەیشتون. بە نمونە چەند خوشکمان هەیە یەک پارچە ئاڵتونی هەبووە، ئاڵتونەکەی هێناوە لێرە پێشکەشی کردووە بەم کەمپینە. هەر بە نمونە دوێکە خوشکێک جووتێک گوارەی هەبووە، گوارەکەی هێناوە پێشکەشی کردووە. و نمونەی تایبەتر پێرێک کەسێک هاتووە ئێرە دەی و نیمەڕۆ نەمتوانوێن نان بخۆم، هەتاکو ناونیشانەکەتانم بەباشی دۆزیوەتەوە پارەکەم هێناوە دەستێەوە بۆی جاکە بتوانم ئەوەندە هەستم بە ئازار کردووە لە کاتێکە من نان بخۆم و خوشک و براکانم لەو دۆخە دەرونیە خراپەیە بن. و بابەتی ڕێژەکەیشی هەر کەس و بە توانای خۆی هاوکاری کردووە جاروە بۆ کەسێک چەند هەزار دینارێکی کەمی شک بردووە بەخشیوێتی خەڵکیش هەبووە تا دەفتەرێک و $50 وەرەقە واتە $15,000 بەیەکەوە بەخشیوە بم پرۆژەیە. خۆی پرگار لە هەمویان قبولکەوە زۆریان جێی سەرنجمان بووە کە خەڵک بە حەماسێکی باشەوە سەرڕای ئەوەی ماڵ خۆشەویستە و دنیا خۆشەویستە و لەم دۆخە خراپەیە کە دۆخی گوزەرانی خەڵی باش نییە لە کوردستان بەهۆی ئەو قەیرانە جۆرا و جۆری ڕووی لە وڵاتە کردووە سەرڕای ئەوەش بەخشندەی بەردەوامی هەیە. سوپاس بۆخوا پرۆژەکەمان نەوەستاوە بەهۆی فەزلی خواوە پاشان بەهۆی بەخشندەی خەڵکی خێرخواز و حەماس و وەلایەن بۆ خۆشەویستانمان لە کەرتی غەزە. دەستگای خێرخوازی بەخشین خوای گەورە تەوفیقی داوە بۆتە ئاداتی قەدەری خێری خوای گەورە لەم زەویەیە. هەر کەسی پێویستیەکی هەبوو بێ بەردەوام بوون لە خزمەتکردنی. ئێمە بە نمونە لەسەر ئاسی ناوخۆ زۆرترین خزمەتمان بە یەتیم و بە هەژار و بە خەڵکی نەخۆش و بە خەڵکی گوزەران خراپی ئەم ناحیە و لە بەشەکانی تری شارەکانی تری کوردستان شەر بۆ شێوەیە بووە ئەنجاممان داوە. و سەرڕای ئەوەش لە هەر کوێری خەڵکێکی لێقەوماو هەبوو بێ هاوکاریمان کردن. بە نمونە ئێمە وەکو نووسنگەی شۆڕشی بەخشینی یەکەم چالاکیمان کرد لەگەڵ دروستبوونیە بریتی بوو لە پرۆژەیەک بۆ هاوکاریکردنی ئاوارەکانی کوردانی سووریا یان ڕۆژاوای کوردستان و پرۆژەی زۆرمان هەبووە لە کیشوەری ئەفریقا و لە پرۆژەشمان بۆ خوشک و براکانمان لە غەزە تا ئەو کاتی خوا تەوفیقەدا و تا ئەو کاتی ئەوان پێویستیان هەیە ئێمە لە خزمەتیانە بین و ئەم کەمپینە بەردەوام بێ تا خوا پشتیوانمان بێ ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. في ظل الظروف الإنسانية الصعبة التي يمر بها قطاعنا الحبيب قطاع غزة من حصار وغلاء معيشة وانقطاع تام للمواد الأساسية، تواصل مؤسسة بخشين الخيرية مسيرتها المباركة في العطاء حاملة على عاتقها هم الفقراء والمساكين والنازحين والمشردين دون كلل أو ملل أو تراجع. وإننا اليوم
إذ نتوجه بجزيل الشكر والعرفان للمتبرعين الكرام في مدينة كويا ولأحفاد القائد صلاح الدين الأيوبي أهلنا الأعزاء الكرام في كردستان العراق الذين ضربوا أروع الأمثلة في الأخوة والتضامن. بدعمكم ينام أطفالنا شبعانون وتبتسم الأمهات المكلومة والثكالى ويشعر الجائعون بأن هناك من يساندهم. جزاكم الله عنا خير الجزاء ودمتم نبعا للخير لا ينضب، والله لا يضيع أجر المحسنين. دمتم ودام عطاؤكم، بارك الله فيكم. في حب وعطاء نور لا يخبو وغمام يهمي بذلا في الأرجاء. مددنا أيدينا وزرعنا الأمل الوضاء نرسمها بسمة إسعاد ونبث الفرحة بسخاء. في وطن الخير صنعناها روحا تنعم بالبركات تعلو بالأوطان وتبني رؤيتها عزما وثبات. وبكم تتنامى بركات وتفيض الأكوان بهاء. وبكم نبع النور سيبقى بالبركة عذبا معطاء، بالبركة عذبا معطاء. مددنا أيدينا وزرعنا الأمل الوضاء نرسمها بسمة إسعاد ونبث الفرحة بسخاء. بالحب الخير بفضلك قد عم والنور في ظل الظروف الرهينة والصعبة التي يعيشها قطاع غزة ورغم كل التحديات من جوع وقصف ونقص في المواد الأساسية، تواصل مؤسسة بخشين الخيرية عملها بكل إصرار في توفير كمية الطعام، وذلك لسد رمق جوع الأهالي الموجودين في قطاع غزة. كسب الغنى قد فاض الرزق بساحته وازداد فلا تحصى النعمة. فيجيش القلب يسبحه وبتحميد يجلو الهم. رزق للقلب يطيبه يهب الرحمن له سلما. الخير بفضلك قد عما والنور بأمرك قد تما. رب الوهاب إذا أعطى تلقى الخيرات أتت جما. وكل الشكر والتقدير لمؤسسة بخشين الخيرية ومتبرعي رانيا. جزاكم الله خيرا ودمتم ودام عطائكم. شكرا بخشين، شكرا متبرعين رانيا، نشكركم على هذا الدعم الجميل واستمر. شكرا لأهل العراق، شكرا لأهل يد العراق وشكرا لمتبرعين رانيا.